4 دقه هەواڵمان پێ درا کە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕووی داوە لە شەقامی سەرەکی مەسیف سڵاحەدین لە بەنزینخانەی شیمال. دەست بە جێگشتی مەکانی ناو شار و دەرەوەی شارە پەیوەندیمان بە شوێنی ڕووداو کرد وەک خۆتان دەبینین ئێستا بە زووترین کات توانیمان لە ماوەیەکی زۆر کەم کۆنتترۆلی ئاگرەکە بکەین کە ئاگرەکەش لە تەنکەرێکی بنزین بوو لە کاتی بەتاڵکردنی بنزین لە تانکەرەوە بۆ ناو خەزان ئاگرەکە کەوتۆتەوە. زیانەکان تەنها سووتانی ئەم تەنکەرێ و لەگەر بەشێکی کەمی بەنزینخانەکە لەگەر ئۆتۆمبیلێکی بچوو نەخێری زیانی جانی نییە کەمتر لە نیو کاتژمێر کۆتایی بە ئاگرەکە هات و کۆنتترۆل کراستا هیچ مەترسی لەسەر نەخێرە وردە ئاگری بچوکی ما لە بەرەوەی بنزینە پاڵە پۆستۆیەکە هەر دەمێنێ بەڵام ئێمە تا کاتژمێرێکی تریش 3 ئۆتۆمبیل تا 4 ئۆتۆمبیل لەم شوێنە جێ دەهێڵین و خۆشمان دەمێنێنەوە تا مەترسیەکە بە تەواوی نامێنێت. قەرەباڵغی هۆکار نییە بۆ ئەوی ڕێگر بێت لە کارەکانی ئێرە زۆر قەرەباڵغ دەبین. بەڕاستی بەداخەوە یعنی نازانم چی پێ بڵێم ئەو خەڵکە لەم شوێنە کۆبوویتەوە مەترسی لەسەر ژیانیان هەیە ینی پێی دەرێت تۆ دوورکەوە ئەمە بنزینە و تانچیە دەتەقێ ناگەڕێتەوە ینی ئەو هەموو خەڵکەی کە لێرە دەبینی بەڕاستی کارە ساتە. بەڵێ بەپێی لێکۆڵینەوە سەرەتاییەکان لە کاتی بەتالکردنی بنزینەکە لە خەزانی تانکەرێکە لۆ ناو خەزانی ژێرزەوی شۆرتێکی کارەبایی ڕووی داوە ئاگرەکە کەوتۆتەوە قۆناغی سەرەتایی بەڵام لێکۆڵینەوە بەردەوام دەبێت.